والله من زکاتی هەنێ چیشتەیە بە تەمان نیم بووە یەک شوێنێک بیدە چکەم زۆر پێویستی گەشتی بەمە پێویست ئەو دوێنێ قسەم بۆ مامۆستا داودی هەر نییە تەواو بێتاقەتەوەشی سێ جا بوراوەتەوە ئیتر هێزە خواچی دکتۆرەکان گەشتی خۆیان لێ خڕەوە بن و کردیانە سایار هاوردومانەتەوە لەخوا لێرە بەسێنێک ڕێچم بۆ دویانی ئەو ناتوانم هەستمە باوە ماوسە داوت ئەماڵی کاکدانایە ماڵی کاکدانایە وڵات دوێنێ شەر باسییان کرد و بوو پەیوەندیشمان کرد بێکەوە جنابیش دەرباست کرد وتی کێشەی گورچیلەی هەیە و گورچیلەی دەمێکە خەریکی غەسل و چەند ساڵێکە بێ ناڵێنێ بەدەزەوت دەردەوە خۆی ماوەسا یەکی لەو ماڵانی کە بەڕاستی زۆر کاریگەر بوون پێی ماڵی ئەم کاکدانایە چکە کاکدانا بۆ خۆی دەمێکە ئیناسم هەر خەریکی کرێکاری و کەسابەت بۆ تایبەتی لەو شاخە کوورەگەچەکان هەیە ئیتر ئەم پیاوە لە دوای ئەوە لە دوای کرێکاری تووشی حاڵەتی بۆ نەخۆشی گورچیلەی توش بووە دەمێکەیە هەموو شوی دکتۆرەکان من ئاگام لێتی لە ئێستا هەموو دکتۆرەکان ئەمریکان لێ بڕوتانە دەبێت ئیلا تۆ گورچیلێت بۆ گۆڕی ئیتر ئەم پیاوە هیچ ئەوەیشی نەبوو هەنای بۆ دەستگای خۆرخوازی بەخشین هێنا ئێمەش بەجناتمان وت کە شتێکی وا هەیە لە تەکی حاڵەتێکی وایەوەش بە سنفەرایەوە شتەکەتان لێمە وەرگرت خۆی گەورە پاداشتان باتەوە من بەم زۆر زەروری دەزانم ماوەسا خوا پشتیوان بێت چیمان بۆ بکرێ یکەین ئینشەڵا ئێستا ئەچینە ماڵی شۆ بزانین ئەگەر لە ماڵ بێ کاکدانە ئێستا چینە ماڵەوە لە خزمەتیان نابین ئینشەڵا تەعالا باش نییە کا حاجی تاجیان یاخوا بەخێر بێ خوا عافوت کە ماڵ کاکدانە ئاچین نەوەڵا بۆ مزگەوتەچین بەو خوای باوکم هەتا هەول ئەمە تا دوو هەولی بۆ بدەین درەنگە چی لەبارەوازانی حاجی تاجیان ئەڵم چی لەبارەوازانی وەڵاتی بزچی نەزانم تۆ تۆزیێم ئەڵم چی لەبارەوازانی کاکدانە چێتی کاکە نەبووە کرێکارە هیچی نییە بە سزمانە ئێستا گوچیلێشی وەستاوە کۆتایەتی وڵا کا حاجی تا ماوەسە داودی شەر باسی کرد دوێنێشاتم بۆ ماڵی کاک محموان هەر باسییان کرد ئێمەش خوا پشتیوان بێت چیمانە دەست بێ بۆ یەکەین ئینشاءالله تەعالا ئەم تا جیرانیانە هەر کاتەکە درەنگە کاتەکەی درەنگە بەخوا باوکم یەک ڕۆژ زیاتر هەڵدی درەنگە چیمان بۆ بکری ئینشاءالله بۆ یەکەین وەڵای منش چیمان بۆ بکرێ ئەیکەم پشت بەخوای گەورە چیمان بۆ بکرێ ئەیکەم زەرورە مامدانە گوناهی من زەکاتی هەنێ چشتەیە بە تەمان نیم بووە یەک شوێنێک بیدە چکەم زۆر پێویستی گشتی بەمە پێویستێتی دەی خۆرت ڕازی بێ عەرەبی خوای گەورە پاداش دەباتەوە حاجی تاجیان خوای گەورە تۆمان بۆ بێڵێ خوای بێم باوکم خواگەدارت بێ خوا داوە هەتا لە هەولێریشەوە ئەوەی بۆ ماکرابی دەی خواگەدارت بێ خوا ماڵەکە السلام عليكم كاكدانا دەنگ و باست وەزع چۆنە باشی یا ڕەبی خوای گەورە شیفات بۆ بنێرێ خوایە وەزع چۆنە باشی شکر زۆر باشی لە خوا بەزیاد بێت ئینشەڵا باشتری ژەبی خوای گەورەتان پارێزێ سەلام عەلەیکوم چۆنە دادەکەن باشن کچی مەمدانان ئەی حاڵتان چۆنە باشن باوکتان نەخۆشە دوعای خێری بۆکەن بەڕۆژوە بن نۆ ئەی ماشەڵڵا ناو چییە؟ ئافرین ئەی تۆ؟ ئافرین ئەی حاڵتان چۆنە باشن شکر باشی شکر کاکدانا وڵای نەخۆشم بۆ خوای 6 ساڵە وەزم زۆر خراپە دکتۆر لێ گوتێ بۆ وەڵام توانم چەند ساڵ؟ 6 ساڵە 6 ئێستا توانم نەبوو گوچنم بگۆڕم ئێتر مامەوە ئێستا تەواو بەڵێ تەواو ئێستا خراپ بوومە ئێستا تەواو غەسلی گوچیلاکەم دیستوانایکم نەما چەندێکە بێ غەسلی گوچیلا پێنج غەستم کردووە دکتۆر لێ تەواو بە عەمەل غەسلیش نایە لا حول ولا قوة إلا بالله بەس وەڵای لە دوێنەوە وەشم نییە لە دوێنەوە زۆر خراپم لە دوێنەوە ئەوانەی تر چوون سەرمان لێ داون هەندێک کەسکەی کاڵێت کە غەسلەکەی بە تۆ بێ زندوو نەبیتەوە ئەرەوەڵا زۆر ناخۆشە لە دوێنەوە زۆر خراپم زۆر هەڵسم سەرمە جێژادی لا حول ولا قوة لێرە بەسێنێک ڕێچم بۆ دویانی ناتوانم هەستمە پاوە زۆر خراپ کاکدانا تۆ پێشە گوچیلەکەت بە چیەوە کەسابەت بە چیەوە وەڵای پێشەوە کرێکاری مەکرد دەو شاخە لە کوورەیش مەکرد پێشەوە بەڵامی تر خراپ بووم ئێتر چون بوومە ژینگە پارێز
ئەی چی ئەڵەن چی بۆ نەخۆشیەکە چارەسەری کێشەیە چارەسەری لاوێ زەرعی گورچ لێ بکەین زەرعی گورچیلە زەرعی گورچیلە چەندی تێچێ وڵای زەرعی گورچ لە خەڵکیان 7 ملیۆن تێجی 7 ملیۆن بەخوا مژیش توانایەکەم نییە ئێستا خۆت هیچت هەیە لە ماڵەوە پارەیە وڵی نەبوو خوا هیچم نییە اینجا هیچ قسەتان کردووە لەگە خەڵکیەکە بۆی وڵی لە خەرچیا خەڵک ماڵی ئابێ هەرلێن تۆ پارەکە گوچێت بگۆڕێ گورچێ بە پارا گۆڕێ ئەمە هەموو شتێ بە پارەیە ئەی ئەو کەسەی کەلەی وەرەگری ئەوی شەر پارەیەوە نییە ئەوش پارەی یاڕەش بە هیچ هەڵتان داوە وڵی هەوڵەکەی هەڵمانداوە بەڵام پارمان پێنی ئێمە جارێت چاوەڕێن ئەمە پارمان دەستکەوی جاگەت هەڵمە بدەین زەحمەت بۆ زۆر وڵی چەند ساڵە تریش توانایەکەم نەما حالم نییە تەرگاغارێکم بکەن ئەمنتانم هەفتەی جارێکە چیان بانگی جارە چنێک بۆ ئێستا بۆ غەسل هەفتەی 2 جارە چەند هەفتەی 2 جار بۆ غەسل 2 جار بۆ غەسل ئێستا دوێنێ ڕۆژم یەکشەم جا خۆگە لەوێش پارەت لێنە سەرن هەکرێ سارە وەرە و بڕۆ سارە وڵی تر خێر من ماڵە ناوە بێ ئەم بە نەبووجار لا حول ولا قوة إلا بالله برادران تەلەفۆن بۆکە هیچ کاتی ڕۆشتی من هەجارێکێکم بە ئەتەرەچم بەزەوە جێ دڵخۆشیە ئەهلی ئەرز شایەتیت بۆ بدا کە الحەمدا ڕوو لە دینی چونکە ئێمە ماڵی وا هەیە بەڕاستی ینی ئاسان نییە بچین بۆ ماڵیان چونکە عیبدارەبی سەربەرز نی بەچوین بە ماڵی بەڵام ێستا بە سەری بەرزەوە هاتوو بەلای جەنابەت ئیسا کاکەدانە لێم پرسیوتی خی گەورە 6 مناڵی پێداوین ئەلحەمدولیلا حورمەتێکتان هەیە ڕێزێکتان هەیە زۆر شتتان هەیە مادام خاوەن باوەڕن خاوەن ئیرادەن خاوەن دینن ئەوە هەموو شتێکە اینجا پێم خۆشە ینی ڕاستی معاناتی کاکەدانان بۆ بژێڕیتەوە چییە چۆنە حتمما بەخوا ئازار و ناڕەحەتی و دەردەسەری و بێپارەی و چی ئازارتەدا دادەشادی مامۆستای جامنەوە تەمەنی دەمەن ئەو کەسە بچووکەی تێگە 6 ساڵە بەڵێ ئەم پیاوە من هەر پێشتر نەخۆش بەزا لە کاتەتر تاوەپەکی کەوتونەوە دراوسەکان گشتیان نەزانم بەخوا دراوسەکان نات خەڵکی تەکێ شایەتیتان بۆدا بەڵێ بەڵێ ئێ مامۆستای جانێ ئێمە هەر توانامان نەبوو بەخوا هەر چەند جا سەردان دکتۆریە کرد هەرێوت توانامنی هەر بە ڕۆژە دوای خزت تا ئاوا لە پێی خستووە بەخوا باشە ئیتر ئەوەش نە مامۆستای جامن یەک کەسێ دەستمان بۆ این کات و هاوکارمان بێت و دەوەی خزم و کەس ئەیکا ماڵی ئاوا بێخوایە بەڵێ بەس بەخوا مامۆستای جانیتر خۆتە زانیەوە تا تاو کۆتای هات تریش دەسەڵاتێکیش نییە چی بکەین مامۆستا ئەو موچێش ماشەکەی ئەوە نەبوو بەڵێ خۆی هاوکار خۆی بێ بەخوا هەر خۆ 6 ماخوا نێبڕ لەم ڕۆژەشە بەڵێ هەر بەش مناڵێ کرد چەندجا سەردار گۆری کرۆ بەخوا توانایەوە نەبوو پارەی تاوا پێ نەبووان ساڵ لە پار ڕەمەزانە بەخوا نەچوو هەر بچوو هەر پشتگوێی خز لە پار ڕەمەزانە بۆ چۆن نەچووە سەردان دکتۆری نەکرێتەوە بەخوا یعنی ئەو حاڵەتەی هەبوو یەک ساڵ نەیتوانیوە ئارە بەخوا یەک ساڵێک حاڵەتی هەبوو حاڵەتی گورچیلە نەیتوانیوە خۆم ئەم جاچوم لەگەڵ یارە بەخوا ڕۆژە پێش نییە چوم لەگەڵێ وتی کێوتی وڵایی خۆمتی پێی ئەی بوو بڵێ وڵایەتم وڵایی پاڕم پێش نیەت ڕەمەزانە نەهاتوە سەردان دکتۆری نەگوتی ئەی چۆنە بکاگەدان تێگە تو خۆت بەزێ بە خۆتانە بم ناڵانە بم ژنە گەنجە ئێوتی وڵای توانام نەبووە ئەوە دوێ نەخسم بۆ مامۆستاداوتی هەر نییە تەواو بێتاقەت وەشی 3 جا بوراوەتەوە ئیتر هێزە خواچی دکتۆرەکان گەشتی خۆیان لێ خەڕەو بن و کردیانە سایە هاوردومانەتەوە تاو بێتاقەت بوو نەخۆشت هەبێ لە ماڵەوە بێت چۆنە وەزع ینی وڵای مامۆستای جانتە خۆت نییە گە نەخۆش تەبێت چاو بەگریان دایمی خەم و خەفەت بەخوا دایمی بە دیارە دانیشتە مناڵانە ئەم پیاڵە ئیشات بەخواوەی هەموو جارێ من مناڵەکان باوکتان بە غیرەتە چێ بۆ ئیش خواگەی لێ ڕۆژوە هاتەوە توانای نەبوو هێزی نەبوو یعنی بۆ حاڵە شوەرە چوو بۆ ئیش بەخوا هاتە لەسەر بەر ئەو زۆپای ڕاکشات تا سبێنی ئەگەڕا بۆ ئیشەکەی بەسەر ئەو نەخۆشی ئارە بەخوا هەر کە سابەتێکە بەس بۆی مناڵەکانی احتیاج نەمەڕاستی ئەوش کەم کەس توانێت مناڵی گەورەتان چەند ساڵە لای پۆلی 12 پۆلی 12 سایش فەقیرە لەوە خەفەتی پێ بخوا مامۆستا بەس گریان چاو بە گریان ئیتر تۆ سەرگەوری ماڵت نەخۆش بێت و دامی لە جیا بێت و ئەبێ حاڵت چۆن بێ خوا مامۆستای جان هەر بە چاو گریان دامیتە خەفەتی لێ خۆین و ئیتر چی دەسەڵاتێکیشمان نەبوو بەخوا هەر دەسەڵاتەوە بە دوعامان کردو و گریاویت هیچمان پێ نەکرا بەخوا ئێستا ئاخر جار دکتۆر چی ئەڵێ
والله دكتور ئەڵێ بێ تا ئەم 3 مانگە بە ئەم 2 مانگێکە ئەمە لیا بێت دوای غەسلەکە ئەگە تواناتان هەبوو زەراکەی بۆ بکەن. جا زەرعەکەش ئەبێ گورچیلەکە بکڕی و دوایی پارەی نەخۆشخانە و هەموو شتی کاکەدانا ئەڵێ نزیکەی 7 ملیۆنی تێچێوە نیە مامۆستاجیان ئەڵێ ئەو نێتێچێ بەخوا بەڵێ بەڵێ خۆی گەورە بەهانامانە بێ خوایەت هیچ دەسەڵاتێکمانێ مامۆستاجیان. وەڵام ماوەسەدا و دیارە وەکو جنابیشت ئاماژەت پێکرد و خەڵکی شارەکەش کە شایەتیاندا وسە کاک حاجی تەها و خزمان کە ئێمەش هاتین بەڕاستیش ئێمە ڕۆکەینە مسلمانان داواکارین لیان ئەڵێن مسلمانان ئەو کاکەدانا کوڕێکی گەنجە خاوەنی 6 سەرخێزانە ئەوە 6 ساڵە بەدەست ئەم نەخۆشیەوە ئەناڵێنێ کرێکاری ئەکا یعنی هەر کەس با خۆی بێتە جێی کاکەدانە من ئێستا خۆمە بەمە جێی کاکەدانە ئەمەوێ بڕۆم بۆ کڕینی دەرمان پارەم پێ نەبێ ئەمەوێ بڕۆم شروع بکڕم پارەم پێ نەبێ ئەمەوێ بڕۆم بۆ نەخۆشخانە پاری کرێسارم پێ نەبێ سیارەشیان نییە یعنی گەنجێکی ئاوها سەرەتای ژیانێتی بەڕاستی واجبی هەموو لایەکمانە هەر ڕۆژێک کە نەخۆشێک دەرەچێ هەر ڕۆژێک دەردەدارێک دەرەچێ ئێمە با دەخیلەیەک دانین و ناوی بنین دەخیلەی حەمد بۆیە بە هەموو لایەکمانەوە ئەتوانین کاکەدانا ڕزگارکەین لەم ناڕەحەتیە لەم هەموو ئازارە بۆیە جارێکی تر داواتان لێەکەین واجبێکەینە سەر خۆمان و سەر تاکەی مسلمانان پێکەوە هاوکار بین ئەم ئازارە ئەم ناڕەحەتیە چونکە کاکەدانە لێتان ناشارینەوە بەڕاستی ئەگەر هەموو لایەکمان فرای نەکەوین کاکەدانە گیانی لە خەتەرایە بۆیە کۆتا قسەمانەوەیە کەوا هەر کەسە بە واجبی سەرشانی خۆمان هەستین کاکەدانا ڕزگارکەین لەم حاڵەتە لەم ئازارە ژیانی بۆ بگەڕێنەوە.